ڕێگەی 350 یەکێک لە ستراتیژترین ڕێگاکانی پارێزگای سلێمانیە. ئەم ڕێگەیە تەنها هێڵێکی بەستنەوەی ناوخۆیی نییە، بەڵکو ڕۆڵێکی سەرەکی بازرگانیە کە هەرێمی کوردستان بە کۆماری ئیسلامی ئێرانەوە دەبەسێتەوە. سەرەڕای ئەم گرنگیە گەورەیە دەیان ساڵە لەلایەن حکومڕانی کوردیەوە پشتگوێ خراوە. سەرباریەوەی کە هاتوچۆی چەندین ناحوستەدان گوندی لەسرە. ئەم ڕێگەیە کە دەواازەی سنووری نێودەوڵەتی باشماخ و مەرزی سەرانبنی لەسرە، ڕۆژانە سەدان بەڕەڵگری گەورە و تەنکەری سوتەمەنی پێدا تێپەر دەبن. بەڵام ئەمە بارودۆخی ڕێگاکەیە کە یەک پارچە چاڵ و چۆڵیە. بەڕاستی ئەم ڕێگەیە من چەند جارێک ینی بە هاتوچۆن پیا کردو ئەم ڕێگەیە ینی زۆر وێرانە. نازانم ئەم حکوومەتە خەوتووە یا خۆیان بێران ناڕۆن، ینی وەکو هاتوچۆ ناکەن لێرەوە ئەم هەموو بودجەیە کە لەم وڵاتە لەم خەڵکە سنرێ ینی هیچی لەم وڵاتە سەرب ناکرێتەوە، ینی بەداخەوە. لەبەرەوە هیوادارم ئەم حکوومەتە تۆزێ ینی هەر لەبەر خاتری خۆشیان بێ خزمەتێکی جادەوبان و ڕێگەی ئەم وڵاتە بکەن بەداخەوە. ینی من هیوادارم بتوانن شتێ بکەن. ئەمە 2026 ینی عالم گەیشتە ئەیتر وەکوەڵێ لووتکە ئێمە حەل لە ساڵ بە ساڵ یێن بەرەو خوارەوە، ینی بەداخەوە. مەرزانە شێدە پێنج مەرزە لە لای کەران مەرزە لای حاجومان و لای دنیا مەرزە ئەمەرزە شێدێت ئەپا مەرزە بێت. داهاتی باشماخ ئەمرە زۆر ئەم ڕێگە پێ ئەرە وەڵی دۆشێ بەش هەموو کوردستانەکەت ئەمە نییە. ئەم لادەی هەمۆلۆژیە لەکوێیەت بۆچی دێت؟ دەمێکێ بە قەلایەکە بگەم دوسایت هەر ئەوەتەیە قسەیەکەوەی کەن قسەیەکەوەی کەن دوایەکی نەکەن. مەترسیە بۆ شۆفێران ئەم سایدە ئەرە وەڵام برا کەم ڕۆژێ دەعم نەبێ شن نەبێ تاسەیە ناڵە حەزیان زیاد پێشەکانی خراپە بۆمان چاکەن و بیگەن جادەی خۆش و باش پێمان خۆشە ئەمە باکرێت ئەگە بۆ ژێنێت وەواسمان لێبێن. بە قسەی قایەمقامی پێنجۆن سۆرێک لە ڕێکارە یاسایی و ئیدارەکانی بە دووسایدکردنی ڕێگەی 350 تەواو بووە و ڕەسامەندی جێگری سەرۆکی حکوومەت و وەزیری ئاوادانکردنەوەش وەرگیراوە. تەنانەت تەندەریش دراوە بە کۆمپانیای جێبەجێکار ئەوەی ماوە تەناواشووی سەرۆکی حکوومەت یارێمە. بەڕێوەبەرایەتی ڕێگاوبانی پێنجۆن خەریکن بۆ جێبەجێکردنی نۆژەنکردنەوەی، بەڵام ئێمە داوای دووسایدکردنیمان کردووە. دووسایدەکەش ڕێکارەکانی هەموو تەواو بووە، تەنها ئیمزایەکی بەڕێز سەرۆکی حکوومەتی ماوە، ئەوەی کە ئێمە بۆ پێ ئەو معلوماتەی ئەو زانیارانەی پێمان گەیشتووە لە ڕێی کاکدانا وەزیری ئاوادانکردنەوە. بۆ خۆش یەکێکە لەو کەسانەی هاوکارەوە داواکە کە ئەو پرۆژەیە جێبەجێکرێ و خەڵکی پێنجۆنە شایستەی ئەوەن، هەم شایستەی ئەوەن کە پرۆژەیەکی وا خزمەتگوزاری بۆیان جێبەجێ بکرێ، جگە لەوەی کە منتیقەیەکی سیاحیە، منتیقەیەکی تیجاریە، منتیقەیەکی کشت و کاڵی گرنگە و منتیقەیەکی حدودی گرنگشە بە نسبەت حکوومەتی هەرێمەوە. ڕێگەی 350 بۆتە مەیدانی ڕووداوی هاتوچۆی دڵتەسێن و ساڵانە دەیان هاوڵاتی بۆی پێکدادانی ئۆتۆمبیلەکانەوە بەتایبەت لەگەڵ بارهەڵگرەکاندا دەبنە قوربانی و گیان لە دەست دەدەن. بە جۆرێک کە لە لای خەڵکی ناوچەکەم ڕێگەیە ناسناوی شەقامی مەرگی لێنراوە، ئەوەی خەڵکی زیاتر نیگەران کردووە بێباکی و خەمساردی دەسەڵاتدارانە بەرامبەر مەترسیەکە. سوێ محەممەد کەناڵی پەیام قازای پێنجۆن.